بینەرانی خۆشەوی سەمکاتتان شاد لە دیمانە بڕواندا دکتۆر بەرهەم ساڵح سەرۆکوەزیری حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵماندایە. دکتۆر بەرهەم زۆر خۆشحاڵی بوو دەنگی ئەمریکا و سوپاس بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە وتویشکردن لەگەڵماندا. دکتۆر بەرهەم تو چەندین جار سەردانی ئەمریکات کردووە، بەڵام دیارە ئەم جار وەکو سەرۆکوەزیری حکوومەتی هەرێمی کوردستان هاتووبی ئەمریکا. ئایا ئەمە بە واتای ئەوەیە ئەم سەردانە تایبەت بە پەیوەندیەکانی وان هەرێمی کوردستان و وڵاتی گرتووکان؟ بێگومان هەڵبەتە مەسەلەی پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا تەوەری سەرەکی پەیوەندی باس و خواسەکانمان بوو، بەڵام لە هەمان کاتیشە ئێمە بەشێشین لە عێراقا ئەو وەزای ئێستای عێراق پەیوەندیە گشتەکانی عێراق لەگەڵ ئەمریکاشە بۆ ئێمە مای بایەخ و جێگەی باس و خواسی خۆمان بوو. لە ماوەی ئەم چەند ڕۆژێک کە دکتۆر بەرهەم لێرە بووە و پەیوەندی لەگەڵ کاربەدەستە باڵەکانی ئەمریکا، دکتۆر بەرهەم چ دەستکەوتێکی بەدەستێنەوە بۆ کوردی کوردستانی عێراق؟ وڵا من هیوادارم ئەم سەردانە دەرفەتێکی باش بووبێ بۆ خستنە ڕووی تێڕوانینەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لەم قۆناغەدا کە قۆناغی کشانەوەی هێزەکانی ئەمریکایە تاکیدکردنەوە لەسەر بەردەوامبوونی پەیوەندی سیاسی، ئابووری و کەلتوری و هەروەها ئەمنی نێوان عێراق و ئەمریکا، نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا. ئەو باس و خواسانەی کە ئێمە بیسمان ئەو تاکیداتانەی کە لەلایەن بەڕێز جۆ بایدنی جێگری سەرۆکی ئەمریکا و هەروەها بەرپرسە باڵەکانی ترکە دیمانن تا ئێستا دڵخۆشکەربوون لەوەی کە ئەمریکا بەردەوام دەبێت مامەڵەکردن لەگەڵ وەزعی ئێستای عێراقا پشتیوانیکردن لە پرۆسەی دیموکراتی و هەمووش لەسەر ئەوە کۆبوون کە کوردستانی خۆمان پێگەیەکی گەشە سەند و پێگەیەکی ئارام، جێگەیەکی دڵخۆشکەرەوە مایی پشتیوانی و ئەمریکا هاوکار و پشتیوانمان دەبێت لەو بارەیانەوە. ئایا هیچ نیگەرانێک لە شەقامی کوردیدا هەیە سەبارەت بە کشانەوەی هێزەکانی ئەمریکا و ئەگەر هەیە چی گەرانتیەک لە ئارادایە بۆ پاراستنی کورد لە دووبارەبوونەوەی هێڕەشی وڵاتانی دراوسی بە تایبەتی تورکیا و ئیران و یاخود بگرێت لە بەغدادشەوە؟ بێگومان کشانەوەی هێزەکانی ئەمریکا گۆڕانکاریەکی گەورە دەبێت لە ژینگەی سیاسی و ژینگەی ئەمنی عێراق و بگرە ناوچەکە. ئێمە دەبێت بە وردی مامەڵە لەگەڵ ئەم حاڵەتە بکەین. هەڵبەتە هەڵوێستی خۆمانمان ڕاگەیاند بوو ئێمە لەگەڵ ئەو بووین هێزەکان بمێننەوە، درێژە بەمانەوەیان بدەن، بەڵامی تر ئەو بوو لایەنەکانی تری عێراق بۆ چوونی جیاوازیان هەبوو. ئەو ڕێکەوتنامەیە لە نێوان عێراق و ئەمریکا جێبەجێ دەکرێت کە هێزەکان بکشێنەوە، بەڵام ئەوەی کە دەبیستین ئەوەی کە بۆمان تاکید کراوەتەوە لێرە کە پابندبوونی ئەمریکا بە ئەمنیەتی عێراق و بە ئەمنیەتی ئەم ئەزمونەی ئێستای عێراق لە جێگەی خۆیەتی و بە شێوازی تر و بە ڕێگای تر پشتیوان و هاوکار دەبن. ئێمە لە ڕووی پەیوەندەکانمان لەگەڵ دەرودراوسەکانمانە من پێم وایە ئەزمونێکی گرنگ هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە کوردستانی عێراق لە عێراقا هاتۆتە کایەوە. ئەویش ئەوەیە ناکرێ بە تومتیژی ناکرێ بە زەبروزەن کێشەی کورد چارەسەر بکرێ. ئەمڕۆکە کورد حکومڕانی خۆ بە خۆی هەیە لە عێراقا، پێگەیەکی گرنگی دەستوری و سیاسی و قانونی هەیە، دەرکەوت بەرژەوەندی دراوسەکانیشمان لەوەدا ئارامی کوردستان باشتر بێ، هەم لە ڕووی ئابووری هەم لە ڕووی ئەمنیەتۆ، چکە بە نەتیجەش ئەمن یەکلایەنە نییە، ئەمنی هەمووانە. بۆیە ئێمە لەم ساڵانی ڕابردوو هەتا کە ئەمریکاش لەوێ بووە بە هێزیش لەوێ بووە، نکۆڵیمان لەوە نەکردووە کە پەیوەندی دۆستانەی خۆمان بە پردی پەیوەندیەکانمان لەگەڵ دراوسەکانمانە تۆکمە بکەین و هەوڵ بدەین ئەو تێزە بشکێنین کە کورد بە چاوی مەترسیەوە سیر بکرێ، بەڵکو کورد سەلمان دوومانە. ئێمە پێگەیەکی ئارامینەوە، بەسمانە پەیوەندیمان دۆستانە و هاوکار لەسەر بنەمای هاوکاری بێ لەگەڵ دراوسەکانمانە. زۆر جار باس لە پەرەسەندنی پەیوەندیەکان دەکرێت لە نێوان وڵاتی گرتوەکان و هەرێمی کوردستان. ئایا هیچ دەکیمەنتێک هەیە بە نووسرا و پشتڕاستی ئەو جۆرە هاوکاریانە بکات؟ وەڵا جۆرە هاوجۆر ئێمە هاوکاریمان هەیە. یەکێک لەبیرە نەچێت کوردستانی عێراق ئەمڕۆ بەشێکە لە مەنزومەی دەستوری و قانونی و سیاسی دەوڵەتی عێراق. ئەو ڕێکەوتنامانەی کە لە نێوان عێراق و ئەمریکا هەیە بەشێکی گرنگیشی ڕنگانەوەی ڕاستەوخۆی بە وەزای کوردستانی عێراقەیە. یەکێ لەو ڕێکەوتنامانە گرنگانە کە پێوترێ استراتیجیک فریموەرک ئەگریمنت، ڕێکەوتنامەی چوارچێوەی استراتیجی بینی عێراق و ئەمریکا کە بوارەکانی کەلتور، خوێندن، حکومڕانی، ئابووری و ئەمنیەت تەشخیص دەکا بۆ هاوکاری، تاکید لەسەر پابندبوونی ئەمریکا دەکا بە پشتیوانی لە سیستەمی دیموکراتی فیدرالی دەستوری عێراق. بە نمونە سەرباری ئەوەش پێم وایە
هەر مامەڵەکردنی ڕاستەوخۆی ئەمریکا لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو هەماهەنگی و پەیوەندیانەی کە هەمانە لە بوارە جیاجیەکانە خۆی بەرجەستە بوونی ئەو پەیوەندیە جانی جان لەبیرە نەچێ لەکوێ بووین گەیشتونەتە کوێ زۆر جار بەبیێنە سەر هەڵویستی ئەمریکا سەبارەت بە وڵاتانی دراوسێ بەدایبەتی ئیران و تورکیا و ئەو مردمانانەی کە لەم دوایەدا هەبوو و هەروەها دەستێوەردانی تورکیە و باز دەکرێت لە ئوستانی کەرکووک پارێزگاری کەرکووک چۆن هەڵدەسەنگی هەڵویستی ئەمریکا؟ ئێمە ئەمریکا هەڵبەتە زلهێزێکی گەورەی دنیاە تەسیری هەیە من هیوادارین ئەمریکا بەردەوام پابند بێ بە پشتیوانیکردن لە پاراستنی عێراق لە هەر دەستێوەردانێکی دەرەوە و لە هەر جۆرە هێرشێکی ناڕەوا بۆ سەر ئەمنیەتی عێراق ئێمە خۆمان دەڵێین بە هەموو دراوسەکانمان سەردەمانێک سەدام حوسەین نەک هەرمەینەتی و کارەسات بوو بۆ خەڵکی عێراق مەینەتی و کارەساتیش بوو بۆ دراوسەکانمان ئێستا خەڵکی عێراق دەرفەتی بنیادنانی نیزامێکی دیموکراتی فیدرالی خۆی هەیە باشتر وایە دراوسەکان ڕێز لە ئیرادەی ئازادی خۆی خەڵکی عێراق بەگرن نەک دەستێوەردان بکەن بەلای خۆشمانەوە ئێمە لەسەرەوە زۆر سوورین ئێمە دەستورێکمان هەیە و دەستورە کۆمەڵک بڕگەیتیا هەیە ئایندەی کەرکووک بێ ناوچەکانی تر بێ کە دابڕێنراون لە کوردستان بە دەستور چارەسەرەکرێ بە دەستێوەردانی هیچ دەوڵەتێکی دراوسێ یا هیچ لایەنێکی دەرەکی چارەسەر ناکرێت. پاشگەشتنەوەی ئەمریکا لە عێراق ئایا ئەتوانی بڵێن ڕێژی ئەمریکا شیانی هەیە لایەندەدا لە کوردستان زۆرتر ببێتەوە بە شێوەیەک بڵێن پاراستن و بەرژەوەندەکانی ئەمریکا لە هەرێمی کوردستان؟ من پێم وایە ئەمریکایەکان بە چاوی ڕێز و تەقدیرەوە سەیری وەزعی یاسای کوردستانی عێراق دەکەن و ئەو وەکۆگەر بەیاننامەکەی کۆشکی سپی لە دوای کۆبوونەوەکەمان لەگەڵ بەڕێز جۆزف بایدن سیرکەی باز لە پەیوەندی دێرینی نێوان ئەمریکا و خەڵکی کوردستان دەکا باسی هەرێمی کوردستان دەکا وەکو ناوچەیەکی پڕچالاکی و پێشکەوتوو ئێستا هەتا بێ کۆمپانیاکانی ئەمریکا دێنە کوردستان و بەرهێنانەکەن لە کوردستان بایەخ بە بازاڕی کوردستان و بە ئایندەی کوردستان هەیە لەبەرەوە من پێم وایە ئەمەسین قۆناغێکی ترەوە ڕاستە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و چاری هەژان و گۆڕانکاری گەورەیە بەڵام کوردیش قۆناغی زۆری بڕیوە ماومانە زیاتر من لەگەڵ هەموو گۆڕانکاریانە لەگەڵ ئەو هەموو هەڕەشە و مەترسیانەی لە دەور و بەرمان هەیە بەڵام زۆر هیواخوازم هیوادارم گەشتبینم بە ئایندەی وڵاتەکەی خۆمان و خەڵک ئێستا سەیری کوردستانە کاوەکو دەرفەتێکی گرنگ وەکو هاوکارێکی گرنگ وەکو نمونەیەکی ئارام و گەشە سندوو. پێشناو بارودۆخی کوردستانەوە کوردستان ڕۆ کەزانین ئەنتیتی کە وای قەوارەیە کە بەناوی هەرێمی کوردستانی عێراق ناو دەستوری عێراقیشدا وە هاتووە بەڵام زۆر لایەن هەمیشە ئاماژە بە کوردستانی عێراق دەکەن وەکو باکووری عێراق دەگرە ئەمریکاش لە زۆر ڕۆوە ئیمە دەبیستین بە تایبەتی دەنگی ئەمریکاش هاتە لە ناو دەنگی ئەمریکا خەتا ئێوەیە من نازانم کە بەیانی کۆشکی سپی دەبینم بەیانی وەزارەتی خارجیە دەبینم باس لە هەرێمی کوردستانی عێراق دەکا باز لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانی عێراق دەکا لەوانەیە خەڵک هەبێت تا ئێستاش بە نازی جارانەوە باز لە شیمالی عێراق بکە بەڵام وانە کوردستان ئەمڕۆ پێگەیەکی دەستوری سەلمێنراوی باوەڕ پێکراوی هەیە نەکار کوردستان لەلایەن ئەمریکاوە بە ناوی کوردستان و بە ناوی موقعە دەستوریەکەی خۆی لە تورکیا بە ناوی کوردستان باز دەکرێت لە ئێران بە ناوی کوردستان پاس دەکرێت جانی جان ئەو زمانە بەڕۆی باش بابێنە ناو بارودۆخی کوردستانەوە لە مانگی دووەوە لە کوردستان هەندی ڕوودا و هاتەکایەوە و ڕوویدا و لە سەرنجامش کەسانی گەشت کوژران و تو چۆن ئەو بارە هەڵدەسەنگێنی؟ وەڵا کۆمەڵێک ڕووداوی نەخوازراوی ناخۆش بوون خۆزی ئەو توندوتیجێ لێ نەکەوتایەوە بەڵام هیوادارم ئەو حاڵەتەی کە ڕوویدا بەوە وەڵامی بدەینەوە بە چاکسازی بنەڕەتی ڕاستەقینە لە بوارە جیاجیەکانە خەڵکی وڵاتەکەی ئێمە خەڵکە بە وجدانەکەی وڵاتی ئێمە دەبینن دەستکەوتی گەورەمان هەیە دەبینن هەنگاوی باشمان ناوە بۆ پێشەوە بەڵام لە هەمان کاتیشا چاوەڕوانیان زیاترە خواستیان زیاترە دەیانەوێت زیاتر خزمەت بکرێن دیاردەکانی گەندەڵی و
محسوبیت و منسوبیت بنەبەر بکرێ ئەوە داواکاری ڕەوا و پێم وایە ئەو پرۆسە چاکسازیانەی کە دەستمان پێکردووە کە جەنابی سەرۆکی هەرێم دەستی پێکردووە کە ئێمە لە حکوومەتی هەرێم دەستمان پێکردووە کە ئۆپۆزیسیۆنیش داوای دەکات هیوادارم هەمومان بە هەماهەنگی پێکەوە بتوانین ئەو کارانە جێبەجێ بکرێ و درێژەی پێ بدەین چکە تۆکمەکردنی ئەزمموی حکومڕانی لەسەر بنەمای چاکسازی و ڕوبەڕووبوونەوەی دیاردەکانی کەمایی گلەی خەڵکن لە قازانجی خەڵکی کوردستان و کارێکی پێویستە. ئایا لە بڕواایدت کۆبنەوەکانی نێوان ئۆپۆزیسیۆن و پارتەکانی دەسەڵاتدار بەبن دەستی گەیشتووە؟ بەداخەوە کۆبنەوەە دەستی پێ نەکردوێتەوە تاوەکو ئێستا هیوادارم زۆر نەبات دەست پێ بکاتەوە و هیوادارم ئێمە بایەخی زیاتر بە پەرلەمانەکەی خۆمان بدەین پایەخی زیاتر بەو باس و خواسانە بکەین کە لە نێوان نوێنەرانی هەڵبژێرداوی خەڵکا دەکرێت لە پەرلەمانی کوردستانە وەک چێشە و گیرروگرفت و ناکۆچی و بۆچوونە جیاوازەکانمان لە سایی پەرلەمانی کوردستانە لە سایی پرۆسەی دیموکراتیا لە ڕێگەی دەستا و دەستکردنی دەسەڵات لە ڕێگەی هەڵبژاردنەوە یەکلایی بکەینەوە نەک لە ڕێگەی تۆم و توێژی و ناو ناتۆرەنان لە یەکتری. هۆی چی بوو بارەکە گەشتە ئەو ڕادەیە و ئایا و کەسانی بەرپرسون لە تەخەرکردنەکان و کوشتنەکاندا بە سزای خۆیان گەشتن و یاخۆی هەندێکی چۆتە محکەمە هەندێکی ماوە من هیوادارم هەر کەسێک کە تاوانی کردوێ بە ئەنجام گاتەوە بەردەمی محکەمە بڕیاری لێبدا من نامەوێت بچمەوە وردەکاری ڕووداوەکانی ئەو کات بەڵام ئەتوانم ئەوە بڵێم ئێمە لە حکوومەتی هەرێم هەوڵێکی زۆرماندا هیمەتی زۆرمان کرد پێشم وایە سەرباری ئەو کارە ساتە جەرگ بڕێی کە کۆمەڵێک هاوڵاتی و پۆلیس شەهید بوون کە ینی بەداخەوە زۆر بەداخەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا سەرباری ئەو هەموو وروژاندن و کارە ناخۆشانەی کرا زۆر توانیمان وەزعکە ڕابگرین نەهێڵین لە دەست چێ نەهێڵین ئەو بەرنامەی دانرابوو بۆ سلەیمانی بە تایبەتی کە بێتە لافاوی خوێن و خەڵکێکی زۆری بێگوناح بکوژرێ بۆ ئەوەی مەرانی سیاسی ئەمیە ئەو جێبەجێ بکرێ تا حدێک توانم بڵێم لەوە سەرکەوتوون بەداخەوە بەڵام زۆر بەداخەوە کە کۆمەڵێک هاوڵاتی و کۆمەڵێک پۆلیس هەم شەهید بوون هەم بریندار بوون بەداخەوە وەزع ڕوویدا هیوادارم جاریشکە قەت دووبارە نەبێتەوە. بێگومان هەموو کەسێکی حەز دەکات خەون ماڵی خۆی بیتە کرانشین و لە کاتی سەربەخۆی سووداندا قسە و باسە بۆ کوردستانش لەوانەیە دەوڵەتی خۆی ڕابگەیەنێ ئایا ئەو دەرفەتە لە ئارادایە کە بوو کوردیش بەڕاستی ئەو شتە ڕابگەینێ؟ ئێمە هەرگیزا و هەرگیز ناڵین مافی چارەنووسی میلەتی کورد دەست بەردارە بین خەڵکی کوردستان وەکو هەموو میلەتانی تر خاوەن مافی چارەنووسی خۆی هەیە و لەم ڕۆژانەشا لە واشنگتن تایمز و مقابلەیەکم کردو بوو دەڵێم بەبێت و دڵی هەموو کوردێک بە ئاواتی سەربەخۆی کوردستانەوەی حقەتەکەی ئەوەیە بەڵام ئێمە لەو ناوچەیە دەژین بڕیاری سیاسی ئێمە بڕیاری بۆ چوونی ئەتوانم بڵێم زۆربەی هەر زۆری خەڵکی کوردستان لە ڕێگەی نوێنەرە هەڵبژێردراوەکانیان لە پەرلەمانی کوردستانە ئەوەیە کە ئێمە بەشێک بین لە عێراقێکی دیموکراتی فیدرالی و بەشێک بین لەم عێراقا کە بە دەستورەوە پابند بێ بۆیە ئەو دەستورە زامنی یەکپارچەی خاچی عێراقا ئێمە نابینە هۆکاری دابەشبوونی عێراق ڕووداوەکانی جەمەیان سەلمانوە ئەو دەستورە تا ئەو ڕۆژی دەستور حرمەتی لێدەگیرەوە تا ئەو ڕۆژی دەستور لە عێرادا بێ ئێمە جدین ئێمە ملتەزمین پابندین بە پرۆژەی دیموکراتی فیدرالی لە عێراقدا و پێم وایە ئەو لە قازانجی خەڵکی کوردستانیشە لە قازانجی خەڵکی عێراق لە قازانجی ناوچەک هەیە بەڵام ئەگەر سبەینێ دیکتاتۆریەتێکی ترمان بۆ بێتەوە ئارا و دەستور پێشێل بکات و چاوەڕوان بین هەڵەبجەیەکی ترمان لێ بقەومێ ئەو زادەمە ڕۆی. دکتۆر بەرهەم دەزوتنەوەی ڕەفەراندم لە کاتی خۆی لە ئارادا بوو و نزیکەی بەلای کەم 90 بەرەوسەرەوە دەنگیان دام و سەربەخۆی کوردستان ئایا حکوومەتی هەرێمی کوردستان ئەو دەنگی جەماوەر دەنگی گەلی کوردی لەبەر چاوگرت و چه جۆرە پەیوەندی هەیە لە بینی سەرکردایەتی هەرێمی کوردستان و جەماوەری کورد؟ جانی جان تۆ ڕۆژنامەنووسی پەیوەندی نێوان سەرکردایەتی هەرێمی کوردستان و خەڵکی کورد وەرەوە کوردستان و سەیریکە و خۆش دەزانی چۆنە و چۆن نییە سوالەکەت سەیرە پەیوەندی ئەوەی نەوە لە ڕەفەرەندام ئێمە و کاتی خۆی ئەو ئیمزانە هەمووی چۆنەتەوە یەگرتووەکان هەمووی گەێنرا پێم وایە بزوتنەوەیکی گرنگ بوو خەڵکی کوردستان دەڵێ خواستی سربەخۆبوون هەیە بەڵام لە هەمان کاتیشە ئامادەیە لەگدانەوەی ئێمە بۆ بڕیاری سیاسی خەڵکو بۆ چۆنی خەڵگەوەیە دەڵێ ئەمە خواستی ئێمەیە ئەمە هیوای ئێمەیە ئەمە مافی ڕەوای خەڵکی کوردستانە کەوایە بەڵام لە هەمان کاتیشە
ئەم دەوڵەتی عێراق سەر لە نوێ بینا دەکرێتەوە گە لەسەر بنەمای دیموکراتی فیدرالی بێ لەسەر بنەمای پابەت بوو بە دەستورە ئێمە نابینە کێشە لەو مەسەلەی. پرسیارێکم لەسەرەوە بوو چونکە هەندێک کەسان دڵسەردن لە سەرا پای کاروبارەکان نە لە ئەمڕۆی حکوومەتی کوردستان بەڵکو لە ڕابردوویشدا لەبەرەوە هادەکایەوە جانی ئەو شتانە خەڵک هەیە دڵساردە ماڵی ئاوا بێ بەڵام خەڵکی بەویژدان دێتەوە کوردستان دەبینی حکوومەتەکەی خۆی حکوومەت هەڵبژێرداوەکەی خۆی سەرقاڵی بیناکردنەوەی وڵاتەکەیەتی ئاوادانکردنەوەی وڵاتەکەیەتی دروستکردنی مەکتەبە دروستکردنی خزمەت گوزارەکانە چاکردنی گوزەرانی خەڵکە ئاوادانکردنەوەی دیهاتەکانی کوردستانە من ئەمەم بەلاوە گرنگە اینجا دڵی هەموو تاکێک و هەموو ڕۆژنامە نووسێک ئیتر تۆ لێرەوە لە واشنگتنەوە بیرەکەیتەوە بێ وا بکەین وانەکەین حەقی خۆتە و حەقی منیشە بە هەمان شێوە بیر بکەنەوە خواست و هیواکانمان لە جێگەی خۆیەتی مافی ڕەوای خۆمانە بەڵام وەرەوە کوردستان دیاردمێکە نەهاتیتەوە دەبینی حاڵەتێکی گرنگ هەیە کەسمان من خۆم قەت لە ژیانی سیاسی خۆمان ڕۆژە لە ڕۆژان نەموتووە خەونی سربەخۆیم نەبێ خواسی سربەخۆیم نەبێ بەڵام بی لە بەرژەوەندی میلەتەکەش دەکەمەوە بی لەوە نادەکەم کە من بۆ دڵی دڵگەرمبوونی ڕۆژنامە نووسێک یاخود ئینتەلەکتوالێک کە دانیشت بێ لە واشنگتن یا لە جێگەیەک بێم قسەیە بکەم کە بە زەرری میلەتەکەم گەڕێتەوە لە هەموو جێگەیەک لە ئەنقەرە بێ لە تاران بێ لە واشنگتن بێ لە سلێمانی بێ لە هەولێر بێ میلەتی کورد خاوەنی مافی چارەنووسی خۆیەتی بەڵام بڕیاری سیاسی ئێمە ئەوەیە کە لەگەڵ دەوڵەتی دیموکراتی فیدرالی عێراق بین ئەو دەستورە ڕێزی لێ بگرێ بۆ هەمووان باشە ڕێزی لێ نەگیرێ ئەو کەسانە بەرپرسە بن لە تێکچوونی وەزەی عێراق لەگەمە هەموو کەس دەزانێت دکتۆر بەرهەم بە کەسێکی مۆدرنە بە کار و پرۆژەیە کاتی پێشەوە بۆ ئەو گۆڕانکاری لە هەرێمی کوردستانە تا چەند دکتۆر بەرهەم پێکرا ئەو پرۆژانە ئەنجام بدات و چی بوون ئەو ئاستانگەنەی لە ڕێگادا بۆ بە ئەنجام گەیاندنیان من سەربەرزم لەگەڵ هەواڵەکانم لە ئەنجومەنی وەزیران هاوکارەکانمان لەوێ پێکەوە کۆمەڵک گۆڕانکاری و کۆمەڵک ڕیفۆرم و کۆمەڵک چاکسازی گرنگمان لە ماوەی ئەم 2 ساڵی ڕابردووی حکوومەتی هەرێمی کوردستان بە ئەنجام گەیاندووە بەڵام ئاستەنیشمان لە ڕێک بووە ڕیفۆرمکردن ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی کرانەوەی حکوومەت بەڕووی خەڵکە کۆتایی ینی یا کەمکردنەوە ناڵم کۆتایی هێنان کەمکردنەوەی دەستێوەردانی حزبی لە کاروباری حکوومەت هیچی ئاسان نییە خەڵکانێک هەبوون ساڵەهای ساڵ هەبووە بەم عادەتە پێگەیشتون بەرژەوەندیان لەو حاڵەتا بۆ کە ئێمە لێمان داوە هەڵبەتە کاریان زەندی ئێمە کردو ئاستەنیان بۆ دروست کردوین بەڵام ژیان وایە من پێم وایە لە 2 ساڵی ڕابردووە کۆمەڵە کشتمان کردو بەڵام کۆمەڵە کشتی تریش ماوە من دڵنیام لەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان تاکید لەسەر بەردەوام بوون لەسەر ئەو بەرنامەی چاکسازی و جێبەجێکردنی بەرنامەی چاکسازی دەبێت باستەوە دەکرێت کوردستان لە ڕووی ئابووریەوە لەلایەن ئیران و تورکیەوە داگیر کراوە تا چەند ئەمە ڕاستە و کوردستان چی جۆرە پرۆژەیەک هەیە کە لە ئاینەدا پشت بەخۆی ببەستی تاکووە وڵاتانە لە دنیای ئەمڕۆ کاکە جانی و تۆ خۆت لە ئەمریکای سین ئەمریکای داگیر کردووە هەموو کاڵاکس چینیانەکە لە ئەمریکا هەیە ئێمە پێکەوە گرێدراوین هەڵبەتە ڕاستە ژێرخانی ئابووری کوردستان لە ڕۆی بە تایبەتی سەناعەت و زەراعەتەوە زەرری یەکجار گەورەی بینیەوە بەهۆی سیاساتی ڕابردوو وەزعی ڕابردوومان بەڵام ئێمە پێویستمان بە ئاڵوگۆڕی بازرگانی لەگەڵ دراوسەکانمانە هەیە من یەکێ لەو شتانەی کە جێگەی دڵخۆشیە و مایەی باعیسی ئەمنیەت و ئارامی کوردستانیشە تا ڕادەیەک ئەو ئاڵوگۆڕی بازرگانی و بەرهێنانەیە لە نێوان خۆمان و دەرو دراوسەکانمانە دراوسەکانمان سەیری کوردستانەکەن وەکو دەرفەتێک نەگوەکو کێشەیەک تا ڕادەیەکی زۆر هەنەبێ لە ڕووی ئابووریەوە بەڵام کوردستان پێویستی بە بوژانەوەی ژێرخانی ئابووریە لە بواری کشت و کاڵە ئێشتا زۆرمان ماوە ساڵی 2009 250,000 تن گەنموجۆ بەرهەمی کوردستان بوو ساڵی 2010 نزیکەی 500,000 ئەم ساڵیشە تقریبا هەر بە هەمان شێوە لە هەمان ئینا بوو دەبینی بایەق بە کەرتی کشت و کاڵ هەتا بێ ڕوو لە زیاد بوونە وردە وردە کەرتی پیشەسازی لە کوردستان ڕوو لە بوژانەوەیە بەڵام هاوکاری پشتیوانی زیاتری دەوێت بەرنامەمان هەیە بۆ ئەم مەسەلانە کە کوردستان خۆی ببێتە پێگەیەک
بۆ بەرهێنانی کاڵا نەکە لە دەرودراسیەوە بۆمان بێ ئێمەش بتوانین بۆوانی بێن بەڵام ئەمە وەختی دەوێت بواری نەوت و گاز لە کوردستانە بۆ یەکەم جارە ئەو نەوتەی کە مەینەتی بوو بۆ خەڵکی کوردستان ئەو خەریکین بەرهەمهێنانی نەوت لە کوردستانە دەبێت حقیقەتێکی بەرجەسە کراو و ساڵی ئەم ساڵ ڕۆژانە 100,000 بەرمیلمان لە کوردستانەوە ناردە دەرەوە ساڵی بێتەوە بەپێی ئەو ڕێکەوتنامەی لەگەڵ بەڕێز نەوتی مالیکی کوردمانە 175,000 بەرمیل نەوت دەنێنە دەرەوە و وردە من دەڵێم کوردستان لە وێرانەی دوای بەحسەوە ئێستا هەنگاوی گەورەی ناوە بۆ ئاوادانی بۆ بوژانەوە بەڵام وەڵای جان زۆرمان ماوە کاریشی بۆ دەکەین میلەتەکەی ئەمەش میلەتێکی خۆشبەختانە هەم وڵاتی خۆی خۆش دەوێت هەم سوورە لەسەرەوەی کە شایستەی ژیانێکی باشتر و حکومڕانێکی باشتر و من دڵنیاشم لەوەی هێزە سیاسەکانی کوردستان بە هەمان شێوە لەگەڵ میلەتەکەی خۆیان مامەڵاکەن. دکتۆر باسی کشت و کاڵ کرد مەزانین کوردستان لە زەخۆ بگرێتە خانقین لە جۆری لە تۆسکانەی ئیتالیا شدن تۆسکانی دەمێکە کرێکارانی جوتیارانی ئەو ناوچەیە زۆر هەژار بوون بەڵام هەڵیان گەڕاندەوە بە کشت و کاڵی داری زەیتون و ترێ و کارخانەی مێ بوو لە کوردستان شتێک درست کارخانەی مێ تۆجارەوەیان واز لێهینە بەڵام کوردستان پار ئێمە هەڵمەتی نەمام چەندن ماکری چێ لە کێشە گەورەکانی کوردستان ژینگەکەمانە خەریکە ژینگەکەمان پیس دەبێ لەبەر ئەوەندە سەرقاڵی ئاوادانکردنەوە و ڕێگە و بان و ئەم شتانەی خەریکە ژینگەمان لەبیرەچێتەوە سیارەمان زۆر وەرزیکەی میلیۆنە سیارە لە کوردستانە بۆ 4 ملیۆن و 5 ملیۆن کەس یەکجار زۆر ئەم حرەکە اقتصادی هەیە بایەخمان کەم داوە بە ژینگە پار هەڵمەتی نەمام چەندنمان کرد 2 ملیۆن نەمامان چەند ئەم ساڵ هەر لە دوای ئەم سەفەرەکە بگەڕێمەوە هەڵمەتی نەمام چاندنی ساڵی ئایندە دەست پێ دەکەین و خەریکین ملیۆنێک نەمامی زەیتون بێنین بۆ چاندنی و من هیوادارم ئەم هەڵمەتە ساڵ بە ساڵ گەورەتر بێ و بتوانین کوردستانەکەمان کوردستانێکی سەوس و کشت و کاڵ بایەخێکی گەورەشی هەیە و من دەمێ لێرە شانازێکی خۆمان دووبارە بکەمەوە ئەوژەوەیە سلفەی عقارمان بۆ یەکەم جا بردە لادیەکانی کوردستان و بۆتە خۆی بوژانەوەی خانوبەرە و خەڵک خانی خۆی دەکات لە دێهات و ژیان لە دێهاتە خەریکە وردەوردە دەبژێتەوە و خەڵک بایەخی بەکەرت و کشت و کاڵی هەیە و هیوادارم زۆر نەبا کوردستانەکەی خۆمان بێتە تەسکەنی بەخوا بەڵام تەسکەنی زۆر جوانە کوردستانی خۆمان جوانترە بەڵام لە زۆرەوە کوردستان بۆتە بازاری کار بۆ زۆر لە بیگانەکان بەڵام لە هەمان کاتە دەرچوانی کۆڕژ زانکۆکان گلەیی دەکەن لە بێکاری والله ئێمە دوو بابەتە بابەتێکیان خەڵکی خۆمان هەندێک لەو ئیشانە ناکەن کە بێگانەکان دەیکەن محقەتێکم ئێمە کێشەیەکی گەورەمان هەیە لە مەسلەی بێکاری گەنجان بە تایبەتی دەرچوان بەڵام کۆمەڵێک بەرنامەشمان خستە گەڕ قەرزی بچووک بۆ گەنجان مایکرۆکرێدت لە دامەزراندن لە دەستگاکانی حکوومەت لەسەر بنەمای پێشبڕچێ لەسەر ئەساسی منافەسە و فۆرم تەقدیمکردنەکەن لەسەر ئەساسی واستە و خزمێنە و حزبێنە ئێستا بیمەی بێکاریشمان بۆ دەرچوانی گەنجان هەیە بەڵام دەبێت ئیشی زۆر جدی بکەین بۆ دۆزینەوەی دەرفەتی کار بە تایبەتی لە کەرتی تایبەت بۆ ئەو گەنجانەی کە دێنە بازاڕی کارەوە و خەڵکی خۆمانن ملەتی خۆمانن پێویستیان بە هاوکاری پشتیوانی هەیە و دەبێت سوود لە توانەوە ئیمکانیەتیان وەربگرین. دکتۆر بەرهەم زۆر باز دەکرێت کوردستان بەرامبەر بە ساڵانی پێشووتر پارێزکارتر بۆتەوە و زۆر باز دەکرێتن لاینە ئاینەکە دەستی بەسەرا گرتووە جیاکردنەوەی کچ و کوڕان لە خوێندگەکاندا مەلەکان لە هەندی ئەملاولا تەنگ چی بەڵێن هانی دژی ژنان ئەدەن تو چۆن دەڕۆینتان کێشانە؟ پێم وایە میلەتی کورد وەکو هەموو میلەتانی دەرودراوسەی خۆشمان بەشێکە لە وەزعی هەم کەلتوری هەم ئاینی ئەو منتیقانە میلەتێکی موسڵمانین ڕێزگرتن لە بەها پیرۆزەکانی ئیسلام شتێکی باشە شتێکی خراپ نییە بەڵام جاری وایە خەڵکی توندڕەوت هەیە دەوێت بە ئاڕاستەیەکی تری بەرێ من پێم وایە ئەم نقاشە ئەم سیجالە لە ناو کوردستانە بەردەوام هەر دەبێ بەڵام خەڵکی کورد بەگشتی خەڵکێکی کراون بڕوامان بە یەکسانی نێوان ژن و پیاو هەیە و کۆمەڵەکە ناوی گرنگدرا لە پەرلەمانی کوردستان بۆ نمونە یاسای دژی توندوتیژی خێزانی کە یاسایەکی زۆر پێشکەوتووە تەنانەت بەنسبەت ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بەڵام جاری واش هەیە هەندێک دەنگ هەیە دژی ئەوانن بەڵام دەنگی زانایانی ئاینی نایابیشمان هەیە کە دژی ئەو دیاردە خێزەوەندانەی کۆمەڵگان لەبەرەوە من نامەوێت تەعمیمی بکەم بڵێم ئەمە بەس تەیاری دینی وایە لە ناو تەیاری دینیشە خەڵکی منفتیح و کراوە هەیە
وەکە ڕێز لەو بەهانەی ئازادی و یەکسانی و ڕوبەڕووبوونەوەی تومتویژی و جیاوازیکردن دەبێت. دکتۆر بەرهەم پەلەم لێ دەکەم بەڵام دوو پرسیارم هەیە یەکی سەبارەت بە ناوچەدا بڕاوەکان تاکە ئەبی ئەم پرۆسەیەوە درێژە بکێشێنن. وڵات چاوە لەو ڕێکەوتنامەی کە کردمان لەگەڵ بەڕێزمالێکی لە ماوەی ڕابردوودا گفتیەوەمان وەرگرتووە کە کۆمەڵک هەنگاوی بەکردەوە جێبەجێ بکرێت جەنابی سەر کۆمار مام جەلال تاڵەبانی لەم ڕۆژانە پرۆژە بڕیارێک پێشکەش بە پەرلەمانی عێراق دەکات بۆ ئاساییکردنەوەی سنوورەکان و گەڕانەوە بۆ زمانی پێش تاریک کە بەرەوە هەنگاوی باشمان لە پێشەوە هیوادارم توانین جێبەجێ بکەین. دکتۆر بەرهەم ئایا کێشە چارەسەرکردنی پارتی کرێکەرانی کوردستان و یاخۆت پارتی ژیانەوەی کوردستان لەناو ئەو وڵاتانەی کە لەدایک بووە یاخۆت لە هەرێمی کوردستاندایە؟ بێگومان لەوەیە لەلای ئێمە نییە، بەڵام لە هەمان کاتیشا پێیان دەڵێن بەکارهێنانی خەڵکی کوردستانی عێراق بۆ لێدانی ئەمنیەتی دراوسەکان کارێکی ناڕەوایە، زەرەرە بۆ خەڵکی کوردستان، زەرەرە بۆ هەرێمی کوردستان، زەرەرە بۆ مەزمونە ئێمە دژین و خەڵکی فەقیری سەر سنوورەکان زەرمەند دەبن لێی و سەردەمی تونند و تیژی بەسەر چووە. ئەم مەسەلەیە بە سیاست چارەسەر دەکرێت، لە پەرلەمانە بەکار دەکرێت، لە میدیاکانە دەبێت داکۆچی لێ بکرێت. بە هەمان شێوەش بە دراوسەکانمان دەڵێن بە چەک و عسکەر ئەم کێشەیە چارەسەر ناکرێت. دکتۆر بەرهەم جارێک تر زۆر سپاس بە ڕەسەندنی ئەم دەفەتەوە و توێژکردن لەگەڵمانە. سپاس کاکە جانی.